ئەمڕۆ 29 مانگی سەپتەمبەر ڕۆژی جیهانی هۆشیاربوونەوە و بە ئاگابوونە لەسەر بەفیڕۆنەدانی خواردن و بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە بدوێن بۆی کە ئەم هۆشیاریە چۆن دروستەوە بۆی کە ئەسڵەن بزانێن بەفیڕۆدانی خواردن نانە چ کێشەگەلێک وە کارەسات گەلێکی ژینگەی لێ بکەوێتەوە میواندارەتی زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر ساڵح نەجیبمان کردو کە بەڕێزان پسپۆڕی زانستە ژینگەییەکانن. دکتۆر ساڵح سڵاوە لێ بە زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بەڕێستان سپاستانەکەم. بەخێر بێت. دکتۆری تێپەڕانەوە جەلال بڵێم پرۆفیسۆر بەخێر بێ. جا بابین لە ئەم بابەتەوە دەست بکەین. زۆر کاتێ باسی خواردن ئەکرێت ڕاستە خواردن بە فیڕۆنەدان بابەتێکی زۆر گرنگە، بەڵام زۆر کەس لەوانەیە لای وابێت ئەمە کێشەیەکی ژینگەیی نییە، چونکە خواردنەکان لەو پێکاتانە دروست بوون کە دواتر هەر شی ئەبنەوە بە ئاسانی ئەبنەوە بە بەشێک لە ژینگە. بەڵام پێم خۆشە بەڕێزت وەک کەسێکی پسپۆڕ لە بواری ژینگە یا باس لەم بابەتە بکەیت کە بە فیڕۆدانی خواردن چۆن لەوانەیە کێشە بۆ ژینگە دروست بکە. دەست خۆش سپاس دەکەم. طبعی هەندێک یعنی ئەگە تێڕوانینی وابێت بەس لای هەندێکی ترش بۆ تایبەتی ئێمەی نەتەوەی کورد ئەگە سفرەکەمان چەند جارەی ئەوەی پێویستمانە لەسەری نەبێت بەکارێکی شارستانی نابینین، بەکارێکی دڵ و دەستکراوەی نابینین. لە کاتێکە ئەمڕۆ گەورەترین کێشە یعنی یەکێک لە کێشەکانی کە ئەبێ ئەوەستەی لەسەر بکرێت بە فیڕۆدانی بڕێکی زۆرە لە خۆراک کە ئەم بڕە نزیکەی ینی خۆی لەوا ئەبینێتەوە یەک لەسەر سێی بەرهەمی خۆراکی جیهانی کە نزیک ئەکاتە 3 ملیار تەن ینی خۆراک ساڵانە بە فیڕۆ ئەچێت و ئەم بڕە ئەگەر بین سەیری حسابی پارەی تێچووی بکەین 940 بۆ نزیکەی 1 تریلیۆن دۆلار پارەی تێچوێتی. کاتە دکتۆر پێم وابێت زۆربەی ئەم بەشە خواردنانش کە بە فیڕۆدرێت لە وڵاتانی دەوڵەمەندایە وایە؟ بێگومان ئەمریکایەکێکە لە وڵاتانی ئەوروپا و ینی بەش لە وڵاتە تێرەکان بە شێوەیەکی گشتی خۆمان لەو چ خۆراک بە فیڕۆیە. خۆمان چۆنین دکتۆر؟ خۆش خۆمان ینی لەوان پێشنگترین لەوروانەوە تۆ بینی دە سفرانەوە کە بەجێ ئێمە لە دوای قاوڵتەکانمان لە دوای دانیشتەکانمان هێندەی دەجار لە پێویستی خۆیان لەسەری ماوەتە و هەمووی بە فیڕۆ ئەچێت. جا من حەزەکەم بەڕێزت ئاماژەت بە خاڵێکی گرنگ ئایا چێ کاریگەریی لەسەر لانی ژینگەیی لە ڕووی کەش و هەواوە ئەو غازانەی ینی ئەو گرینگی هاوس گازانەی کە لەم پاشە ڕۆیە دەرئەچێت نزیکەی مەزەندە ئەکرێت بە لە ساعت دەبێت لە ساعدە لە کاتێکە لە بەرهەمێ نەوتێکان 38 لە بەرهەمی پلاستیکی 3 لە فڕۆکەوانی ئاسمانی 1 و ئەم بڕە بارتەقای نزیکەی یا هاوسەنگە بە 4 گێگاتەن بەس دووەم ئۆکسیدی کاربۆن کە ئەکرێتە بەرگەهەوا لە دوای یعنی CO2 کە ئەکرێتە بەرگەهەوا لە دوای بەجێهێشتنی یا بە فیڕۆداری ئەم پاشەڕۆیە. ئەو بڕە گازەی میثێنەی کە ینی غازی میسێن کە یەکێک لە غازە بەگەرمکەرەکان نزیکەی بە 8 جار ینی 28 جار زیاترە ینی لە CO2 لە دەرئەنجامی شیتەڵبوونەوەی پاشەڕۆی خۆراکی چونکە زۆری ئەم پاشەڕۆ خۆراکیانە لە بارودۆخێکی لا هەوایی ئەبێت لە بارودۆخێک کە ئۆکسیجینی تیانە لە باتەوەی CO2 دەرچێت غازی میسان دەرەچێت. لە ڕووی ئەو بڕێی کە بە فیڕۆ ئەچێت ینی پێوانەی کراوە ینی نزیکەی 900 ملیار لیتر ینی بارتەقایەتی کە ئەمە ینی بەشی ینی بابلێن نزیکەی 9 ملیار هاوڵاتی ئەکات 9 ملیار ئەگەر ڕۆژیەکی 200 لیتر ئاو بەکاربێنێت. وەک نمونەیەکی بچکۆ لە ڕەنگە جێگەی سەرنجتان بێت چۆن ئەم بڕە ئاوە زۆرە ینی ئەمڕۆ کە نزیکەی چرکەیەکە 58.9 ملیۆن بەرمیل لە یەک چرکە بەکاری بۆ بەرهەمێنانی بەرهەمی کشتتوکاڵی یعنی هەندێک سەرچاوە ئەڵێ لە سا هەشتای ئاوی سازگار بۆ ئاوی بەرهەمی کشتتوکاڵی بەگرێت. وەک نمونەیە من بە بەڕێستانە کیلۆیەک گەنم هەتایەتە بەرهەم ئەگەر ئێمە حسابی تێچووی ئەو ئاوەی بکەین بێجگەل لەوەی کە ئەم کیلۆ گەنمە یعنی نزیکەی لە مانگی تقریبن 11 بۆ مانگی 5 نزیکەی 7 مانگ کات ئەوێت نزیکەی 6 دەستی کاری تایە
لە جوتیار کە خاوەنەکەیەتی تۆی بۆ کرێ لەو کەسی کە زەویەکە ئەچێڵێ و شی ئەکاتەوە ئەنجا حەومانگ چاوەڕێ و دوعا و نزا و تا بارانی بۆ دابارێ و ئەنجا دوای ئەوە دەڕاستە ئەمش دەستێکی کارە ئەیدرێتەوە و ئەنجا دەستێکی کار ئەچی ئەیبا بۆ ئاش ئەی هاڕێ و ئەنجا دوای ئەچێتە بەردەمی نانەوەخانەکان یعنی لەوێ کرێمەنان لەوێ 5-6 دەستی کار ئیژی تیاکات یعنی حەومانگ لەگەڵ 8 دەستی کار و ئەم کیلۆیە هەتایەتە بەرهەم نزیکەی 1500 لتر ئاوێت 1500 لتر ئاوێت بەڵام بەداخەوە ئێمە کە چینە چێشخانەکانمان ئەبینیت سێ نانت بۆ ئێنێک هەندێک جار دوونان سێنان ئەهێنێ کە توانای تۆ تەنها ڕەنگە لە تێبێ ڕەنگە هەر پێت نەخورێت دوایە ئەم دوونانەی کە بە حەو مانگ هاتە بەرهەم و حەو دەستی کاری بینی بەو بڕە زۆرە بەو بڕە زۆرە ئاوە لە 1 ساتە وەختا دوای تەواوبوونی ئەو کەسێک کە لەوێ دانیشتەکرێتە تەنەکی خۆڵەکەەوە باشە کە تەنەکی خۆڵەکەەوە ینی ئەمڕۆکە نزیکەی 1 لەسەر 9 دانیشتوانی سەر زەوی هەندێک سەرچاوە بە 16 لە سەدا هەندێک سەرچاوە بە 12 لە سەدا یعنی لە دۆخی برسایەتیاتی یا لە دۆخێکە ئاژی کە پێێتە مال نیوتریشن یا ئەندەر نیوتریشن یان مال نیوتریشن یا ئەندەر نیوتریشن یعنی ئەو پێداویستە خۆراکی کە پێویستە یعنی نزیکەی 2100 هەندێک سەرچاوە لە 1100 کیلۆ کالاری کە پێویستێتی پێ بژی و ژیانێکی تەندروست بژی ئەبینیت یعنی 800 کەس یعنی 800 ملیۆن کەس نزیکەی دووچاری ینی برسێتی بۆ خۆراکی راپۆرتیش توێژینەوە هەیە لەسەر ئەم بابەتاڵە گەر جیهان ئەو خواردنی خۆی بەپی پێویستی خۆی بەپی مایدەی خۆی بخوا و بلینێ و فڕی نێت پاشماوەکەی ئەو پاشماوەیە مەبەستەوە نیە و پاشمایە کۆ بکرێتەوە بنێردرێ بۆ وڵاتانی کە هەژارە بەڵکو دەست بگرێتەوە لە بەفێڕۆدانی خواردنە وڵاتانە لە ئەفریقا و سۆماڵ و زۆر وڵات لە برسێتی و لە هەژاری ڕزگارێ بێ جام پرسیارێکی تر ئەەکەم بێژگەل لەوەش حەزەکەم ینی ئەو خۆراکی کە بە فیڕۆ ئەدرێ بەشی پێدانی خۆراکی 3 میلیارد کەسەکە 3 میلیارد کەس ئەکات کە فڕێت برسی لەسەر گۆ زەوی مەحاڵێکە بۆ 2050 کە پێشبینیەکە ژمارە دانیشتوانی ئەم هەسارەیە ینی بێ بە 9 میلیۆن ئەو کاتە لە سا 70 ئێمە پێداویستیمان لەسەر خۆراک زیاد کات لە کاتێک کە هەموو هەوڵ و تەقەلای ڕێکخراوی فود ئەند ئەگریکەلچەر ئۆرگانیزیشن ڕێکخراوی شتوکاڵی و خۆراکی جیهانی کە مەسەر بە UN هەموو هەوڵ و تەقەلایەکی ئەوەیە برسیەکان تێر بکات و خواردن بە کوڵتێکی باش بێنێتە بەرهەم لەگەڵی شات ینی ئەوەی کە پێویستە ینی بۆ سەرتاسەری جیهان ینی پلانێکەیە کە ئاسایشی خۆراک ئەمڕۆ گەورەترین مەترسی لەسەر بە هۆکاری بە گەرمبوونی گیان ئەوەش زامنکە ئەمانە هەمووی با بڵین ئەو ئەگەرانەیە کە ئەو ڕێکاوە حەزەکەم لێرە ئاماژەی بە خاڵش تبم بەڕێز ئاماژت بە بەرواری ئەم ڕۆژە کرد خۆی ڕۆژی شانزەی دەش ئومێ دەکەم کە ینی بریتێ لە ڕۆژی وۆڵد فود دەی ینی ڕۆژی جیهانی خۆراک ڕۆژی جوانی خۆراک و ئەم ڕۆژە کە شانزەی دەی با بڵین لە ساڵی 1970 پیادە ئەکرێت بۆی کە ئاسایشی خۆراک و خەڵک وشارکرێتەوە لەسەر فیڕۆنەدان لە چۆ سەرچاوی کردو لە ڕۆژی دامەزرانی ڕێکخراوی FAO کە لە ساڵی 1945 لە هەمان بەروارە دامەزراوە بەڵێ باش پرۆفسۆر لە سەرەتا قسەکانتەوە باسی کاریگەری ژینگیەکانی بە فیڕۆدانی خواردنمان کرد راپۆرتێکەڵە خەتای سفرەی سەفەریە لەگەڵ مێشی مرۆڤەکان تۆزە ڕوونتریەکەمەوە ئێستا سفرەی سەفەری پەیدا بووە خواردنەکان ئەگەر فڕێ بدرێتە بەرگەهەوا و ژینگەوە ئەو گازە زیان بەخشانی کە تۆ باست کرد میسان و کۆمەڵشتا ئەچێتە بەرگەهەوای زەویەوە ئەم بڕانی کە تۆ باست کرد ئەگەر ئێمە خواردنەکە سفرەی سەفەرەکە پێچینەوە نایلۆن و مادەی نایلۆنی تایە فڕێ ئەدرێ گازەکە زیاتر نییە بێگومان ئێمە بێ و ڕاستی بزانین مادە پلاستیکیەکە یعنی بە پێی خەسڵەتی خۆی بە پێی تایبەتمەندەتی کیمیاوی خۆی کاریگەری هەیە لەسەر چونکە لەسەر خاکەکەت لەسەر ئاوەکەت لەسەر ژیانە جۆرەکان پاشە ڕۆی خۆراکەکان ئەویش بە پێی تایبەتمەندەتی خۆی کاریگەری هەیە بۆ نمونە ئەم پاشە ڕۆیانە هەمووی مەوادن کە مادی پرۆتینی تایە کاربۆیدراتی تایە چەوری تایە یعنی لە چەند سەعاتێکە چەندەها زیندەوەر لەسەری
گەشەکان چەندەها زیندەوەر لە فەتریات لە بەکتریاکان لە ڤایرۆسەکان و ئەمانە یەکەم ئەبێتە هۆی چی ینی ئەوەی کە ئەم باڵێن زیندەوەرورگانە زۆر بە ئاسانی لەگەڵ هەوا ئەجوێزێنەوە لەگەڵ با ئەجوێزێنەوە کە ڕەنگە ئەو کەسانی کە نزیکن لەو کەسانی لەو جێگانی کە پاشەڕۆی خۆراکی تیا بە ئاسانی ینی بەرکەوتەی نەخۆشیەکان من یا ئەو کاتێکە چن تەعامل لەگەڵ ئەوانەکەن لە کاتێکە ئەبینیت ینی ئەو پێکاتە خۆراکیانە وەکو ئاماژەمان پێکرد چەند گرنگی هەیە بۆ لایەنی ژیانی و بۆ لایەنی ژینگەی مادە پلاستیکەکان پێچەوانی حاڵ ینی ئێمە وا پێشبینیەکەین کە زۆر بە ئاسانیشی تڵ ئەبێ و ینی ئاسەوانی نامێن نەخێت مادە پلاستیکەکان پێت ئەڵێ هەندێک مادە هەیە بە پێی جۆرەکەی بە پێی جۆری پۆلیمرێکە ینی کە سەدان ساڵ هەیە لە 100 ساڵەوە هەیە بۆ 500 ساڵ ئەمێنێتەوە ئەمانە کاتێکەشی تەڵ ئەبێت بەڕێ با بڵێن بەکتریاشی تەڵ نابێت بەڵکو بەڕێکی کاریگەری کەش و هەوا ڕەنگشتی ئەبێ بە پێکاتەیەشی تری پلاستیک بە قەبارەیەشی تر کە پێوتێ مایکرۆ یا نانۆ پلاستیک ئەو کات کاریگەری زیاتر ئەبێ و ڕەنگە تێکەڵ بە جارێ خۆراک بێت ئای لەگەڵم خواردنانی کە تێکەڵاکرێنی سە بەداخوانی لە ماڵەوە خانمانەیە سفرەکەشە پێچێتەوە نایلۆنێکی تریژێنێ سفرە پێچراوەکە کە کۆمەڵی خواردنی تێ ئەوەشە خاتە ناو نایلۆنێکەوە اینجا فڕێشەدرێ ئەمە دوو جار مەترسیەکە بۆ باینە راپۆرتێکم خوێندەوە باسی واکە ئیسپانیا و فەڕەنسا و بەریتانیا هەڵە تا 2023 و هەندێکیان ئەڵەن 25 ئەڵەی تر واز لە نایلۆنە هێنی لە مارکێتەکانە ئیسپانیاڵە لە هەر مارکێتێکی ئێمە لە ڕۆژێکا کیلۆ نیوێک نایلۆن ئەڕوا لەگەڵ کەلوپەل و پێداویستیە هەڵ ئەبێ ڕێگری لەمە بکەین بۆ بتوانین بە فێڕۆدانی خواردن کەم بکەین بەڵێ ئەزانی بۆ بەڕێزت یعنی یەکەم کاتێک کە تۆم خواردنەوە پێچایەوە یعنی هەوای لێ ئەگریت کە هەوای لێگرت ئەو کاتە ئەم خۆراکە کاتێشی تەڵ ئەبێ کاتێشی درێژ ماوەیەکی درێژخایەنتری ئەوێت و کاتێ ئەو بەرهەمانشی کە لێ دەرەچێت لە بارودۆخێکی لە هەوایە گازی میسین دەرەچێت کە گازی میسین ئەبینیت گازێک ینی زۆر بە ئاسانی گەڕی تێبێت ئەگەر بوونی هەبێت لە هەر ناوچەیەکە کاتە پلەی گەرمای ناوچەکە بەرز بێتەوە ڕاستەخۆ گەڕی تێبێ و ئەو کارەساتی ژینگەی تری لێ ئەکەوێتەوە کە ئەبینیت چەندەها ینی پێکاتەی ئەو نایلۆنە لەگەڵ سووتانەکە تێکەڵ بەناو بەرگەهەوە ئەبێت ئەمە ئەنجا بێجگەلەوە زیانێکی گەورە بە چیێنێ بە سۆڵ ئیکۆلۆژی ینی ئیکۆلۆژیای ئەو خاکە کە ئێمە ئاوها ینی بەس بە سادەیی تێڕوانینی ئەکەین چەندەها وەزیفەی هەیە کە پێشکەش بە ژینگەی ئەکات و چەندەها زیندەوەر هەیە لانەی ژیانیان هەبیتاتیان لەناو ئەو خاکەژی چەندەها بەکتریای بە سوودت هەیە کە ئەو خاکە سوودی لەو بەکتریانەی کرد مەسەڵەن نایترۆجینی بۆ ئەچەسپێنێ بەکتریا ڕایزۆبیان بەکتریا ئازۆتۆبەکتەر ئەو بەکتریانی کە شیتەڵت ئەم پێکهاتانت بۆکە ئەم مادە ئۆرگانیە لە دۆخێکی با بڵێن پێوترێت ڕێژەی کاربۆن نایترۆجین تیا لە سەرەتا زۆر بەرزە لەو کاتێک مادەکەشتا شیتەڵ نەبووتەوە بەڵام ئەم بەکتریانە ئەو سوودەی هەیە کاتێک ئەم خۆراکە شیتەڵ ئەکاتەوە ئەو ڕێژەیە داگرێ بۆ 1 بۆ 12 ینی 12 کاربۆن بە 1 نایترۆجین ئەم مادەیە ئەو کاتە پێوتێ مادەیەکی دووبالی خەسلەتێکی ئەبێت تایبەتمەندێکی بێت کە خزمەتی لانی خاکەکەت بۆکات و ئەو کاتە لە مەترسی ئەو بەکتریانەی ترکە گەشیان کرد و با بڵێن سەرچاوەن بۆ نەخۆشی ئەوانش کۆتایی پێ کەواتە پێچانەوەی خۆراک لە سفرەی نایلۆنە یا بەداخراوی ئەمە ڕێگەیەکی هەڵەیە و دش بە با بڵێن پرۆسەس روشتەکانی ژینگەیە لێگەڕێتەوە خۆراکت لێ زیاد بووە ئەگەر پێت بەجێبێ و پێت تەندروست بێ و پێت ینی بە کورتی نەزانی کۆی کەرەوە هەڵی گرە لە وەزبێشترا لە وەزبێشتی خۆراک تا نیوەڕۆ بێ ئێوارە بیخۆ و ئەگەر هاتیش ینی پێت نەخورا کاتێک کە فڕی بە ڕێگەیشی شتەڵ ینی با بڵێن ڕێگەیەکی تەندروست فڕیە هەر بەو هۆکارەش بوو کاتێک کە ئێمە بە دوواچوومان کرد لەسەر پاشەڕۆکانمان نزیکەی کولی هاوڵاتیەک ینی لە ناوچەی تانجەرۆ نزیکەی 3 کیلۆیەک پاشەڕۆی هەیە لە 150 بۆ 60 بەس خۆراک لە 150 بۆ 60 ئەو پاشەڕۆیانە بەرتی بوو لە مەوادی خوراکی ئەمە دەلالەت لەوە ئەکات کە ئێمە زۆر بێوجدانین ینی زۆر بێوجدانین بە دەرامەتە سروشتەکان ئێمە باسی سامانی ئەومان کرد ینی هێلکەیەک هەتا دروست ئەبوێتە بەرهەم نزیکەی بەرمیلی ئاوێت یەک پەرداخ شیر هەتایەتە بەرهەم نزیکەی 250 لیتر کە لە سەر و بەرمیلێکەوە
ئەگەر ئێمە ئەم تێگەشت و تێڕوانینانەمان هەبێت ئاین یعنی بەو ئاسانیە سووداتی خۆراکە بە بەهاناکەن لە کاتێکا زامنە بۆ ئاسایشی ژیانی من لە کاتێکا خۆمان قات و قڕی دنیامان بینی و ڕۆژانێک بووە یعنی با بڵێن یعنی $100 بەهای نانێکی نەبوو بۆ ئێمە کە با بڵێن دەیمومە بەردەوامی بە ژیانمانە باش جا ئێمە بەداخەوە سیستەمی لە ناوبردننی خۆڵ و خاشاک لە لای خۆمانە زۆر سەقەتە هەندێک لە وڵاتان بۆ نمونە سەتڵی تایبەتیان هەیە خواردنەکان ئەکرێتە سەتڵێکەوە لای ئێمە ئێستا هەمووی بەیەکەوە یعنی تۆ جیاشی بکەیتەوە لە ماڵەکە تا دواتر هەمووی تێکەڵەکرێ بە یەکتری ئایا ئەوەی کە جەنابەت باسیەکەی بۆ نمونە پلاستیکەکە تێکەڵ بە خواردنەکە نەکرێت بەم سیستەمە نادروستەی لە ناوبردننی خۆڵ و خاشاک لە لای ئێمە هێشتا هەرەکرێت کارێکی بۆ بکرێت لە ناو ماڵەکانە یان بەداخەوە ئەگەر هەوڵێکیش هەبێت ئەم هەوڵانە هەر سەرکەوتوو نییە طبعی ئەمە بابن پرسیارێکی زۆر بەجێ ئێمە ئەم ساڵ بینیمان دوای ئەوش کە ساڵی کە ڕووی تێکردین چندەها ئاژەڵمان ئاژەڵی چێویمان لە سەگ و پشیلە و کەروێش لەبەر دەم هەڕەشەی نەبوونی ئاو نەبوونی خۆراک بەردەم هەڕەشەی خۆراک و ئەگەر بێت خەڵقانێک هەبێ و چەندەها ژینگە با بڵێن ژینگەمان هەیە و ڕێکخراومان هەیە ئەو ڕێکخراوانە ئەم پاشەڕووی خۆراکانە لە ئەستۆ بگرێ و کۆی بکات و بیبا بۆ ئاژەڵە و ژیانی ئەو ئاژەڵانی پێگەری گەرنتی کە ئەمە هەنگاویشی زۆر تەندروستە خۆی هەوڵێکی واش هەبوو بەداخەوە بۆ ئاژەڵانی بێلانە بەڵام مادێرەش تا کارێکی زۆری لەسەر نەکراوە جاخر طبی ئەمە یعنی ئەمە دەلالەتە بۆی کە ئێمە وشارنین چکە کولی بوونەوەرێک و کولی ئاژەڵێک کە ئێمە ئەیبینین یعنی بێسەنگ و بێبەهای بینین بەس ئەمە پەیوەندێکی ئیکۆلۆژی هەیە کە پەیوەندیم ئەم زیینەوەرانەی هەموو پێکەوە ڕێکستۆ بە خودی مرۆڤ هەچی تۆڕی خۆراک و با بڵێن دابشبوونی وزەیە و ژمارەی بوونمانە بەسراوە بە بوونی ئەو ئاژەڵانە هەر کاتی ئەو ئاژەڵانە بە تایبەتی بەسە لە سەککە بوونەوەرێکی گۆشخۆرە ینی کۆنسیومەرە ئەگەر بوونی نەبێت ڕەنگی ژمارەی کەوێش کرد ئەوەنە لەو ئاژەڵانێکی جیاخۆن ئەمەنە زیابێت یعنی کە جیاب بچێتە ژێر هەڕەشەوە یا بەرهەمە ڕۆچەکانی بچێتە ژێر تەوازنی لە ژینگایە تێک بدرێت بەڵێ تەوازنی ژینگە تێگەچێت اینجا سەبارەت بە کۆکردنەوەی مادانە بەڕێزت ئاماژەت کرد ڕاستە لە وڵاتان هەر ینی پاشەڕووی خۆراک بە جیا کۆکرێتەوە پاشەڕووی تەواندەکان مەوادی دیتەرجنت بەجیا پلاستیک بەجیا قوتو بابەتی ئەلمینیۆم بەجیا دوای ئەوەی کە هەوڵدان کرا ینی لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بیندا ئەو مادانی ترکە کۆکرێتەوە وەکو تەختە و ئەلمینیۆم و پلاستیک ینی ئەو جەدوایەی نییە وەکو کۆمپانیەکان ئاماژیان پێکرد ئەو جەدوایی نییە کە هەوڵدان بکەن بۆیە یعنی وەکو پێشنیارە من تەقدیم کرد بۆ ینی پارێزگای سلێمانی وتم ئەگەر ئێمە بین ئەم پاشەڕوانە پێشتر بیرۆکەی دروستکردنی مادەی RDF هەبوو RDF ئەمە سوتەمەنێکی بەدیلە بێت ئەم سوتەمەنیە بەدیلە لە باتی سووتانی تای ڕاستەوخۆ لە کارگەی چیمەندۆکان بکرێت بە سەرچاوەیەکی وزە بەکاربێت و ئەمە فعلەن ینی لەلایەن کۆمپانیای فاڕۆق و کۆمپانیای لاڤاج هەوڵی لە پێناوەیرە و دەستی پێکرا و بەس نازانم بە چه ئاستێ گەیشتووە باش پرۆفیسۆر لاینی کۆمەڵایەتی و بیرکردنەوەی ئێمە بۆ خواردن چەندە گرنگە گۆڕانکاری بەسەرابێت بۆ ئەم شتاڵم بۆ نمونە هاوڕێک ماوە مناقەشەیە ئەم بابەتەمان کە جارێکیانەی خەتای زەڵاتێ یعنی کە بیرمە کردەوە گوتی خەتای زەڵاتێ ئەیوت خەڵکی ئێمە تێنەگەیشتووە زەڵاتە بۆ خۆی مقەبیلات نییە بۆ خۆی ژەمە تۆ دەتوانانی وەکو ژەمێ بیخۆی یەک قاب زەڵاتی گەورەخوا یەک منجەڵی گەورە برنج و فاسۆلا و گۆشتی لێناوە دوو کەوچکی لێخواوەی تری فڕێ ئەیات ئەم جۆرە بیرکردنەوەانە لای ئێمە بەچی دەگۆڕدرێت یعنی مرۆڤ وا لێ بکەین خواردن بەپێی چاوی لێ نێ بەپێی مەعیدەی لێ بنێ بەوەی کە پێویستێتیە ئالە کوردواری خۆمانەڵە ئەوەندە برسیم بوو چاوم چوو بەڵام کەنانیش خوارەوەنم پێ نەخورا و لێم مایەوە ئەم بیرکردنەوەانە ئەرکی کێ بیگۆڕێت طبعی یەکەم ئەوە ئەرچی حکوومەتە کە هەڵمەتی وشیاری چ لە ڕێی میدیاکانەوە چ لە ڕێی خوێندنگاکانەوە و چ لە ڕێی دەستگا ئەکادمیەکانەوە ئەمە بەرقەرار کە کە ئینسان وشیار کات مرۆڤ وشیار کات بەوەی کە ئەم خۆراکە چ بەهایەکی هەیە بۆ بۆی کە ئاسایشی خۆراکەی و بەردەوامی ژیانی پارێزێت دوایێ ئەم پاشەڕۆیە چەند وزەی تیا چەسپاوە چەند ئاوی تیا خرج کراوە چەند پارەی لەسەر سەرف کراوە ئاماژەمان بەخاڵێک وتمان ئەو بڕەپارەی کە لەسەر پاشەڕۆی خۆراک نزیکەی 940 ملیار بۆ تریلیۆنێک دۆلارە
باشە 940 بۆ تریلیۆنە دۆلار هزار کاتە 1000 میلیارد ئێمە بە فیڕۆین بۆ وڵاتێکی پێ بوو هەموو لە کاتێکە ئەو پرسیاری ڕێز ئەنجا ئێمە ئەگەر بین وجبەکانمان بۆ شێوەیە تەقسیم بکەین چەنە پێویستیمان لە ڤیتامینەکان چ لە پیت پرۆتین لە چەوری لە شەکر ینی ئەمانە هەموو بۆ ئینسان بەپێی ینی بابنین سیستمی تەغذیەکەی دیاری کراوە سیستمی ئەگەر بێت ئیکتیفای خۆی بەپێی جۆری ڕەگەز بەپێی تەمەن بەپێی چالاکی دیاری بکات چۆن ئێمە بەپێی لە ئۆتۆمبیلە بۆ سوتەمەنیەکان ئەڵێن مەسەلە فلان ئۆتۆمبیل ئەگەر بڕوات ینی با بڵێن سیاریشی هەسێندن 100 لیتر کاتێک کە ئەبرێت نزیکەی 20 لیتری ئەوێت بەڵام ئۆتۆمبیلێکی یار سیامەکی نەبچکۆلە 1.2 ئەگەر 100 کیلۆمتر بووە چەنی ئەوێت نزیکەی 6 حولی تێتەوە کەواتە مرۆڤەکانیش ینی ئەمە وزەیە بۆ ئینسان ئەمە وزەیە ینی خۆراکە وزەیە وزەی تیاچە سپاوە ینی بە تایبەتی ئەم وزەیە ئەگەر بێت ئێمە بە شێوەیەکی تەندروست زیادە ڕۆیی تیانەکەین تەنها بەشی ئەوە بکەین کە جەستە و خانەکانمان بۆ گەشەکردن و نوێبوونەوە و بەردەوامی ژیانمان بخۆین ئەو کاتە ئێمە کارەساتێکی تر لەسەر خۆمان کەمەکەینەوە ئەبینیت لە واقعی خۆمانە چەند کەسمان هەیە کە دووچاری نەخۆشیەکانی بابلەن دڵ ئەبێت ینی سەکتە و جەڵتە و دەمارگرتن بۆچی یەکەم نەمەتی ژیانمان تاوانێ دووهەم زۆر لە پێداویستی خۆمان خواردن ئەخۆین و ئەو خواردنە زیایە لە جستە تاکەڵەکە ئەبێ و ئەبێ بە چەوری و دەمارەکانت بۆگرۆکان لە مێشک تەکاوکان لە دەمار تەکاو ئەنجا بەدوایە تۆ حساب کە جانە چەند لە وڵاتی ئێمە ینی ئێمە قەستەڕ و شەبەکە و باڵۆنمان ئەگەر بین ئامارێ لەسەر واقعی خۆمان کەین کە هەرێمی کوردستان ئێستا بە تێگرا بە نزیکەی 7.2 میلیۆن کەس دارێت و بەراورد دیکەین لەگەڵ وڵاتێکی 8 میلیۆنی وەکو ئەڵمانیا بزانین ئایا شەبەکە و قەستەڕ و باڵۆن و هەندێک نەخۆشی تر هەیە ئەوەی لە واقعی ئێمە هەیە بە هۆکاری خۆراک بارتەقایە هاوتای ئەوەی کە ڕۆژەشار هاوتای لەگەڵ ڕۆژ نەخۆشەکانی دڵیشە کەمێکی تر پزیشکە بەڕێزەکانمان لەسەر بابەتەش قساکەن یعنی ڕۆژ جیانی نەخۆشەکانی دڵیشە بێگومان شاکە بە فرۆدانی خواردن چۆن لەگەڵ نەخۆشەکانی دڵایەکە گرێتەوە واتە بۆدی زۆرە بێگومان ینی زیاخۆری زیاد لە ئاستی خۆت کە زیادەخۆریەکەیت ڕێزت ئاماژۆ کە ینی با بڵێن ئەو قاپەزەڵاتی کە ئەی خۆیت من ینی نەکەم باسی خۆم بکەم ئەوەی کە لە پلانی من بەرنامەی من لە خۆراکە دائما وەجبەی زەڵاتەکەم بۆی دوای ئەو خواردنی کە دوای ئەویت بە کەمێتێکی کەم بخۆم تاوەکو زیاتر لەو خواردنە لە جەستەما ینی دوایی کەڵەکە نەبێت عملی میتافۆلی خواردنی زەڵاتەش هەرەوەیە دکتۆر بەڵێ فەلسەفەی خواردنی زەڵاتەش هەرەوەیە کە خواردنەکەی ئەو بڕە کالەری ئەو کەلێرانەی کە تایەتی لەم بابلن جۆرە خۆراکانە زۆر کەمترە ئەنەما تۆ گەربێ پارچەی چەوری و پارچەی گۆشت خۆیت و بە تایبەتی کات و ساتی ناوەختیش بیخۆیت هەر یەک لەم خواردنانە بۆ نمونە ئەوانەی کە لە پلان و بەرنامی خۆراکی شەگاڵە تۆ شەکرەمەنیەکان ستاج نەشە ئەمانە هەوڵ بە چکە تۆ ئەجوڵیت لە بەیانیانە بیخۆ شەو محاولە بکە مەوادی پرۆتینی بخۆ بەڵام ئێمە ئەمانە هیچی پێڕ نیوەشەوە ئەچێ برنجی کوردی خوا بە کەڵەشێری کوردی و لە سعات 1 و 2 بە دوای ئاخوێ و سعات 2 و ڕۆژ بۆم هەڵەسێت ینی ئەمە کەواتە ئەنجا ڕەنگە ینی زیاد لە پێویستی خۆی بە دووقات ینی داواکە چکە گیرفانی پڕەکە ئەمەی کرد ئەمە ینی شارستانەتی خۆی پیشانەیە و دڵ و دەستکراوی خۆی پیشانە بەس نازانێت چەند زیانی بە جستەی خۆی گەیان و چەند زیانی بە جستە گەیان و چەند زیانی بە ئاسایشی خۆراک گەیان لە کاتێکە ئەم خۆراکە ئەو ماددا تێچوانەی لە دەستی کارەوە لە پارەی تێچوو لە وزەی خۆرکەتیا چەسبە بێت لەو بڕێ ئاوەی کە پێویستە لەو تەخمە خۆراکیانەی کە تۆ هەتە لە خاکە ئەمانە ئەم دەرامەتانە ئەبێ ئێمە ئەو ڕاستێ بزانین لەم بایۆسفیرە هەمووی لیمیتد سنووردارە ئەوە نییە بڵێ تۆ ینی قەرەبووی هەبێ ئەو بڕئاوی کە هەتە لەسەر ئەم کەونە و لەسەر ئەم هەسارەیە دیاری کراوە 1400 میلیۆن کیلومتر سێجایە ئەمە دابشبوونەکەی جیاوازی تیا ئەبێت دابشبوونەکەی جیاوازی تیا ئەبێت لە بینی با بڵێن بەرگە جیاوازەکان سفیرە جیاوازەکان و دابارین جیاوازی تیا ئەبێت بەڵام ئەم بڕە نەگۆڕە چاو خۆش پرۆفسۆری یاریدەدار دکتۆر ساڵح نەجیب سپۆڕی زانستە ژینگەکان سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت وایین ئەم تەوەرانە هۆکارێک بۆ گۆڕینی بیرکردنەوەکانمان چکە گۆڕینی بیرکردنەوەکانمان
دڵنیام دەتوانێت ئایندە واسێش خۆراک بێگومان ئێمە ئەگە بتوانین ئەتیتیود و ینی کللتوری خەڵقی خۆمان بگۆڕین ئەمە کارێکی پیرۆزە لە ڕێی بە تایبەتی میدیاکان و ئێوە بەڕێز ینی چکە ئەم کەناڵە و ئەم پەیامانە ئەچێتە هەموو ماڵەکە و هیوادارم ینی جۆگیان سوودمەند بن لەم ڕاستپارد و تێبینیانە بە هیوای نامەش دەست چاو دووبارە سوپاس بەخێر بێ.